خوێندنەوە یەکێکە لە ڕێگا زۆر گرنگەکان یان نتوانین بڵێن تاکە ڕێگایەکە کە مرۆڤ بتوانێت هۆشیار بێتەوە. ئەو شاربوونەوەش بۆ مانایی کە ئێمە ئاگامان لە خودی خۆمان بێ، ئاگامان لە چواردۆرمان بێت و بتوانین جۆرێک لە بنیادنانی کەسایەتی خۆمان لەم ڕێگەیەوە دەست پێ بکەین. خوێندنەوەش تەنها ئەوە گرنگ نییە کە تۆ بخوێنیتەوە. چەند خاڵێک هەیە من ئەتوانم ئەگەر دەفەت دەبێ ئەماژەیان پێ بکەم. یەک لەوانە ئەبێ ئێمە بزانین چی ئەخوێنینەوە. مەسەلەن بۆ خۆت توانەت لە چه بوارێکە هەیە و اختصاصت لە چه بوارێکە هەیە و ئەو پیشەیە کە هەڵیەبژێ لە چه بوارێکدایە، ئەو بوارەی کە ئەیخوێنیتەوە، ئەو کەسانەی کە بە مؤسیسی ئەو بوارەدا ئەندێن، ئەو کەسانەی کە وەکو مەرجەعێک دیاری کراون بۆ ئەو بوارە، ئەمە گرنگە تۆ بگەڕێتەوە بۆ ئەو سەرچاوە ئەسڵیانە، بۆ ئەو سەرچاوی کە ئەو مەرجەعانە نووسیبیان یان بنەماکانیان داناوە. ئەمەی خوێندنەوە زۆر زۆر گرنگە. تۆ چۆن دەخوێنیتەوە، چۆن دەخوێنیتەوە، ینی هەر ئەوە نییە تۆ کتێبێک بگری بەدەستەوە و بیخوێنیتەوە، ئەبێت لە ڕووی فکریەوە، لە ڕووی توانای بیرکردنەوە تۆ لە ئاستی ئەو بیرکردنەوە یابی کە ئەو دقەی تێدا نووسراوە. ئەمە مۆزوعی وەرگێڕان کە بابەتێکی زۆر گرنگە. زۆر جار وەرگێڕان یەکێک لە ئیشکالە گەورەکانی ئەوەیە کە ئەو کەسەی کتێبەکەی وەرگێڕاوە زمانە کوردیەکەی باش نییە، یان داڕشنە کوردیەکەی باش نییە، تۆ ئەیخوێنیتەوە ناتوانی لێی تێبگەی، مەفهوم ناگەێنێ یان بێزارتەکە لە کاتی خوێندنەوەدا. خوێنەری کتێب بەو ڕادەیە نییە. مەسەلەن کەوان خوێنەرەکان زۆرتر مەسەلەن ئەوانەی کە خوێنەرن جاران کتێبیان نەخوێنەوە، جاران ئەیان خوێن دیراسەیانە کرد. ئێستا زۆر لاواز بووە خوێندنەوەی کتێب لاواز بووە. هەمووی بۆ باشنێکی ئەلکترۆنی. ئەم ئەلکترۆنیش کاریگەری وهای کردوتە سەر کتێب کە کتێب زۆر هینی نەماوە، برێوی نەماوە، گۆڤار و ڕۆژنامەکان لاواز بوون نەماون، هەمووی لە ڕێی ئەلکترۆنیەوە. بەڵام نووسەرەکان هەر ئەتوانن لە ڕێی ئەلکترۆنیشەوە بێت، ئەتوانن کاریگەری خۆیان بگەن ئەو ئەوانەی کەوا تامەزروی خوێندنەوەی ئەبێ ئیشی لەسەر بکرێت. ینی ئەبێت لە ڕێ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیەوە لە ڕێ ڕێکخراوەکانی لاوانەوە ئیش لەسەرەوە بکرێت. مەسەلەن کە جارێکی تر لاوان بگەڕێنەوە بۆ خوێندنەوەی کتێب، جارێکی لاوان ئاور لە خوێندنەوەی کتێب بنەوە، ئەویشتر بەکردنەوەی خولیان مەسەلەن کۆمەڵێک کتێبی گرنگ بینی تەکایە و ئەم کتێبانە مەسەلەن بڵاویان کەیتەوە قسەیان لەسەر بکرێت، مەسەلەن شتیان لەسەر بکرێت، یان مەسەلەن دراسەیان لەسەر بکرێت. ئینا ئەگەر بۆ پێ بڕوا بۆ مۆز ئەبڕات تەنها خەڵکە کۆنەکان ئێستا ئاور لە کتێب دەدەنەوەوانی کەوا کۆن ئەلفەتیان گرتووە بە خوێندنەوەی کتێبەوە، ئالوودە بوون بە خوێندنەوەی کتێب. ئینا جیلی ئێستا زۆر بەکەمی کتێب ناخوێنێتەوە، نابینی کتێبێکی بەدەستەوە، هەمووی هەم مۆبایلێکی پێ و لە ناو مۆبایلە هەموو شتێکی تایە. بەڵام ئەوەش سەیری فلیم و ڕیکلام و سەیری شتی ترەکەن، یاریەکانەکەن، ئەوە زۆر گرنگی بە خوێندنەوە نادەن. چۆن ینی مەترسیە چوە هەچی زانست و زانیاری لەناو کتێبەکان هەیە، هەموو زانست و زانیاریەکان لەناو کتێبەکانە. وەکو کتێبخانەی خورماڵ بڵێ ساڵانە بەعام هەر لە کوردستانە بڵێ خوێندنەوە کەم بووە، مەگەر بڵێ ئەوانە بێن بۆ ڕاپۆرت بێ، بۆ بەحس و بۆ شت یان سەردانی کتێبخانەکەمانەکەن. ئێتر ئێرەیش بڵێ لە مانگێکا لەوچە 40 کەس ئەوەنە بێن بۆ کتێب بۆ خوێندن کۆن و بڵێ تەلەبی خوێندکاری ئامادەی ئەوانە بڵێ بۆ ڕاپۆرت بۆ بەحسیان سەردانی کتێبخانەکەمانەکەن. بەڕاستی قەیرانە ناڵێم خوێندنەوە زۆر کەم بووە. ئێستا هەمووی ڕووی کردێتە مۆبایل و ئەو شتانەی تر بڵێ خوێندنەوە کەم بووە.